خۆشاتنەوە بۆ زایەڵەی داهێنان ئەم هەفتەیە لە بری هاوکارم هێرۆ زەنگەنە لە خزمەتتاندا دەبم بۆ پێشکەشکردنی زایەڵەی داهێنان کە هەردوو هەفتە جارێک لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە دەکرێت و لە کەناڵی NRT-شەوە پەخش دەکرێت. ئازیزانم، کردنی گیاندۆستی بە پرۆژەیەکی هونەریانە هەر تەنها لە بەرزڕاگرتنی بەها باڵاکانی ژیاندا سنووردار نییە، بەشی خۆیشی پێویستی بە ڕەتکردنەوەیەکی ئاشکرایانە و ڕاشکاوانەی ڕێبازە مەرگ دۆستیەکانی هەموو ئەوانەیە بە پێکەنینە جادوگەریەکەیانەوە ژیان هەڵدەوەرێنن. شێرکۆبێکەسی شەعر دەڵێت تاران بەدەم کەسەوە پێناکەنێ بەدەم مەرگەوە نەبێ، ئەو خۆشی لە هیچ نابینێ لە مەرگ نەبێ. لەیلا سوڵتانی لە کارە هونەریەکانیدا جارێکی تر ژیان دەکاتەوە بەبەری ئەوانەی بەدەستی ڕژێمەکەی ئەوسای بەعس لە عێراق و ڕژێمی ئێستای کۆماری ئیسلامی ئێران ژیانیان لەسەندراوەتەوە. لەیلا لە لێدوانەکانیدا بۆ دیارجەمال پەیامنەری دەنگی ئەمریکا باس لە خەمە قوڵەکانی دەکا کە بوونەتە هەوێنی هونەرەکەی. لە تاو ئازاری کچان و کوڕانی هاوزمانی دەستی بەکاری هونەری سیم کردووە. هەرێکێک لە پەیکەرەکان بە گوتەی لێلا گەڕانەوە و خستنە ڕووی چیرۆکی تراژیدایی گیان لە دەستدانی کەسێکە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە. تم هەریەکە و تایبەتمەندی خۆی هەیە، هەریەکە و لە شۆڕشەکەدا یا بەگشتی مثلەن پەیکەری کۆڵبەرمان هەیە، پەیکەری لەیلا قاسممان هەیە، پەیکەری ژینگە پارێزانمان هەیە. ئیتر هەریەکە و بە شێوەیەک ئازارێکیان هەبوو بۆ منوەیەک هەریەکە و بە شێوەیەک توانیویانە شوێن پەنجەیان لەسەر خاکی ئەم نیشتمانە بەجێ بێڵن. بۆیە من دەستم داوەتە پەیکەرەکانی بۆی بە زیندوی هەرچەند هەر زیندوو دەمێننەوە، بەڵام وەک پەیکەرە بە زیندوی بمێننەوە. پەیکەری خودانوور یەکێکە لە پەیکەرە پڕ لە ئازارەکان. خودانوور خەڵکی بەلوجستان بوو تا قانەی دایکی بوو. لە شۆڕشی ژینادا بەهۆی چالکیەکانی دەستگیر کرا و دوای ئەشکەنجەدانێکی زۆر بە بێنان و ئاو بە عەمودێکەوە دەبەسرێت تا ئەو کاتەی گیانە دەست دەدات. پێم وابێ بە ئازارترین مەرگ بوو یا بە ئازارترین ئەشکەنجە بوو کە بۆ خەڵک بەگشتی لە هەموو جیهان دەنگی داوە. خودانوور بۆ هەمیشە بە زیندوی لە دڵی هەمومان داماوە و ئەمە قێزەوەنترین جینایەتی جەمهوری ئیسلامی بوو کە دژی یەک مرۆڤ کرا. هەرێکێک لە پەیکەرە بەسیم دروستکراوەکانی لەیلا تەماشایان بکەیت یەکسەر ئازار و کوشتنت پێش چاو دەکەوێت. بۆ هەر پەیکەرێکیش تا دروستی دەکات کاتێکی زۆری پێویستە. ئەمەیان پەیکەری بەیان و سەباحە. سەباح کوڕی شەید پێژمانە. شەید پێژمان ماوەی کەمتر لە 2 ساڵ بۆ چالاکی کەچوو بوونەوە ڕۆژهەڵات لەگەڵ هاوڕێیانی لەوێ دەستگیر کرا و بەداخەوە پار ساڵ ئیعدام کرا. شەید پێژمان کاتێک سەباح بەجێ دێڵێ بەدایکی دەڵێ پشتی مەبڕە هەتا دێمەوە، ئەویش پشتی نابڕێ و بەداخەوە تا ڕۆژەی ئیعدام دەکرێ و ڕۆژی ئیعدامەکەی بەیانی ئازیز قژی سەباح دەبڕێ. بەداخەوە کوردستانی ئێمە ئەوەندە پڕ دەرد و ئازارە، ئەوەندە خوێنی لێڕژاوە، ئەوەندە خەمەکانی قوڵ گەورەیە مرۆڤ نازانێت دەست بدا بەچی بۆەوەی بتوانێت تۆزێک برینەکانی دڵی خۆی ساڕێژ بکە. من لەو ڕێگاوە دەم هەوێ هەم ئەو کەسانی کە بە شێوەیە کاریگەریان هەبووە بۆ نیشتمانەکەیان و لە پێناو نیشتمانەکان خوێنیان ڕشتووە، دەم هەوێ هەرچەند بچووکیش بێ بەڵام بە زیندوی بیان هێڵمەوە. لەیلا خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و لە کوێنشتەجێیە. ئامانجی ئەوەی هەر چالاکوان و کەسێک لەگەڵ هەڵگیرسانی شۆڕشی ژیناوە تووشی گرتن و کوشتن و ئازاردان بووتەوە. ئەو وەک ناڕەزایەتیەک چیرۆکەکان بە پەیکەری سیم بگێڕێتەوە تا پیشانی هەموو دنیایان بدات و بڵێت کۆماری ئیسلامی ئێران چی بەرامبەر بە مرۆڤایەتی دەکات. دیارجەمال دەنگی ئەمریکا کۆیە. بەهشتی ئیجباری بەرەمێکی نوێی مەریوان وریاقانە نووسەر و ڕووناکبیرە.
لەم بەرهەمە نوێیەدا مەریوان شیکردنەوەیکی کردو بۆ وتارەکانی بکەرە ئاینیەکان لە دوای ڕاپەڕینەکەی ساڵی 1991 هەرێمی کوردستانەوە. مەریوان وریا قانع لە دیمانەکەیدا لەگەڵ سنوور کەریم پەیامنێری دەنگی ئەمریکادا دەڵێ باشتی ئیجباری ڕوو لە هەموو کۆمەڵگەیە و دەژڵێ هیچ نووسەرێک بەبێ خەونی گۆڕانکاری نانووسێت و نووسینەکانیش خوێنەری ڕەخنەیی خۆیان دروست دەکەن. دکتۆر بەخێر بیت. دکتۆر با لە پرسیارێکی ڕۆشنبیریەوە دەست پێ بکەین. یەکێک لە بەرهەمە هەزریەکانت بە ناوی بەهەشتی ئیجباری دەمانێت بپرسین لەم کتێبەدا ڕووی زارت لە کێیە؟ ڕووی دەمت لە کێیە؟ ئایا هەر ئەو کەسە دیاریکراوەیە کە لە بەرهەمەکە تا هەیە یاخۆت دەتەوێت گفتوگۆکەت لەگەڵ کەسێکی نوێدا دەست پێ بکەیت؟ وەڵا ڕووی کتێبەکە لە هەموو کۆمەلگاکەیە لەبەرەوەی ئێمە کتێبەکە باز لە فۆرمی تازە و شێوازی تازەی دینداریەکات لە کۆمەلگای ئێمەدا و ئێمە لە بەردەم کۆمەڵێک بکەری دینی داین کە دەست بۆ هەموو ورد و دریشتی ژیانی هەموو مرۆڤەکانی ناو کۆمەلگاکە بن. لەبەرەوە کتێبەکە ڕووی لە هەموو کەسێکە کە بە جۆرێ لە جۆرەکان ئەم فۆرمە تازانە و ئەم شێوازە تازانەی دینداری و ئەم بکەرە تازانەی دینداری لە کوردستانە کە لە دنیای دوای ڕاپەڕینا دروست بوون کاریگەریان لەسەر ژیانیان هەیە. لەبەرەوە کتێبێک نییە ڕووی تەنها لە گروپێکی دیاریکراو بێ بەڵکو بە پلەی یەکەم ڕووی لە هەموو کۆمەلگاکەیەوە ناو کۆمەلگاکەش لە ڕاستیدا بەشێکی ڕووی لە هێزە ئیسلامیەکانە بەو هیوایی کە شتێک لە بەخۆداچوونەوە و شتێک لە مناقەشەیەکی بەرهەمهێن دروست بکات کتێبەکە لەگەڵیانە. بەڵێ دکتۆر بە بڕوای جەنابێت تا چەند کتێب بەتوانێت دید و هزری تاکەکانی کۆمەڵگە بگۆڕێت؟ ئەگەر پێ وایە ینی بەگشتی تاک مەبەستمەوەی بگۆڕێت، ئەگەر پێ وایە خوێندنەوەت بۆ ئاستی ڕۆشنبیری و تێگەشتنی تاکەکانی کۆمەڵگەی کوردی لە ئێستادا لەم قۆناغەدا چییە؟ وەڵازایی ئەو جۆرە پرسیارانە پرسیارێکن پەیوەندیان بە کتێب و بە ڕۆشنبیریەوە نییە. ینی هیچ نووسەرێک نانووسێت بەبێ خەونی گۆڕانکاری. یعنی ئەگە تۆ بزانی دەوەی دەینووسیت بە هیچ جۆرێک لە هیچ ڕۆهەندێکی کۆمەڵایەتی و کولتوری و دینی و فەرەنجیدا کاریگەری نابێت ئەسڵەن دەست بۆ قەڵمەکەت نابێ. یان باز لەوە ناکەم تۆ بێگومان هەموو نووسەرێکە نووسێت هەوڵەدات شتێک دەستکاری خۆشی بکات لە نووسینەکانی دوای نووسینی هەموو کتێبێک نووسەرەکە بێ بە کەسێکی تر یان جیاواز بەناو پرۆسەیەکی تایبەتی بیرکردنەوە هەڕوە. بەڵام من باوەڕم بەوەیە ینی تاکو ئێستاکەش باوەڕم بەوەیەوە تاکو بنووسم باوەڕم بەوەیە بەڕاستی کە نووسین کاریگەری خۆی هەیە. خوێنەری تەنیای خۆی دروست دەکات، خوێنەری ڕەخنەی خۆی دروست دەکات. بەڵام ئەگەرێمە چاوەڕانیەوە بکەین بە نووسینی کتێبە یا دوو کتێب یا دە کتێب یا 20 کتێب ئێمە مێژوو بگۆڕین ئەوان لە ڕاستیدا چاوەڕوانیەکی هەڵەیە. لەبەرەوەی ئەگەر کتێب بیتوانی باە مێژوو ڕاستە و خۆ بە شێوەیەکی پەرگیر و بەهێز و خێرا بگۆڕێت ئێمە لە سەردەمی یۆنانیەکانەوە پێویستمان بە نووسینی کتێبی تر نەبوو لەبەرەوەی لای ئەرستۆ و لای ئەفلاتۆن و لای زۆرێک لە فەیلسوفانی ئەو سەردەمە و دوایتر لای دینەکان ومانە بەشێکی زۆری ئەو کێشانەی کە مرۆڤایەتی بەدەستی و ئەناڵێنێت لەو کتێبانەدا باس کراوە لەو کتێباندا هەوڵی چارسەکردنیان داوە. بەڵام کتێب ینی وتەیەکی مارکسەیە باس لەوە کا ئەڵێ بیرکردنەوە کاتێکە بێ بە هێز بۆ گۆڕانکاری ینی کتێب کاتێکە بێ بەهێز بۆ گۆڕانکاری کە بچێتە ناو کۆمەلگاوە بچێتە ناو خەڵکەوە و بتوانێت لانی کەم زمانێک ببەخشێ بەو خەڵکانەی کە کتێبەکە خوێنەوە بۆی لانی کەم لە خۆیان تێبگەن ینی لە بیرکردنەوەی خۆیان لە پەیوەندی خۆیان بە کۆمەلگاکەوە لە پەیوەندی هێزەکان لەگەڵ یەکتریدا. لەبەرەوە من لەو ئاستەدا لە ڕاستیدا این نیم ڕژبین نیم ینی چکەم باوەڕم بۆیە کتێب خوێنەری خۆی لە هەر قوژنێکی کۆمەلگاکەشدا بێت دروست دەکات. دکتۆر کەواتە ئێستا ئێمە ژمارەیەکی باش لە نووسەرمان هەیە سەرچاوە و کتێبی باشمان هەیە بەپێی خوێندنەوەی تۆ پێویستی کۆمەڵگەی کوردی ئەمڕۆ بەوەیە کە ئێمە کتێبی زیاتر و بەرهەمی زیاترمان هەبێ یاخود ڕۆشنبیری زیاتر و نووسری زیاترمان پێویستە ینی تێگەشتنی ئاستی تێگەشتنی کۆمەڵگە پێویستی بەوەیە یان پێ دوایە لە ئاستێکی باشە ینی نووسری باش خوێنەری باشیشمان هەیە. وام پێم پێویست باوەڕم بەوەیە کۆمەلگای ئێمە لە هەموو خانەیەکی کۆمەڵایەتیدا پێویستی بە گۆڕانکاریە. ینی ئێمە هیچ ڕەهەندێکی ژیانی سیاسی دینی کۆمەڵایەتی کولتوری ئەخلاقی ئێمە نییە پێویستی بە گۆڕانکاری ڕیشەی و گۆڕانکاری ڕادیکاڵ نەبێ بەڕاستیەوەنەوە ینی چکە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە گیرۆدەیە بەدەستی سیاستەوە بەدەستی شێوازی
بەڕێوەبردننی ئابوووریەوە بەدەستی شارسازیەوە بەدەستی دینەوە حتا بەدەستی جۆرێک لە کولتوری جەماوەری بێ قوڵایی و بێ ئاست و جۆرێک لە ینی پیشەسازی تەرفیه ئەوەی کە خەڵک بخاتە پێکەنین و خەڵک بخاتە ینی جۆرێک لە وەهم بە خەڵک بدات کە دڵخۆشن کە دنیا بەڕێوە بە عقارێکی باشداڕوە لە بەرەوەم پێم وایە کتێب لە هەموو کاتێک زیاتر پێویستمان پێێتی لە مۆختەدا و لە هەموو کاتێکیش زیاتر پێویستمان بەوەیە لەسەر ئەو کێشە کۆنکریتیانە قسە بکەین کە کۆمەلگای ئێمە بەدەستیەوە ناڵێنێ و لەم ئاسەدا لە ڕاستیدا ژمارەی ئەو کتێبانەی کە قسە لەسەر کێشە کۆنکریتەکانی دنیای ئێماکەن هێجگارکە من هێجگارکە من نمونەیەک بۆ بێنمەوە من ساڵی پار لە تونس بووم ئەچیتە کتێبخانەیەکەوە لە تونس بۆی کتێب کڕیت تەماشاکەی 20 کتێبیان لەسەر بزوتنەوەی نەغزە نووسیوە ئەوە ئیخوانی موسلیمینەوەی کە ئەو ماوەیە لە میسر ماوەیەک حکمڕان بوون هەموو مەکتەبەی کوردی کتێبێکی باشی لەسەر یەکگرتووی ئیسلامیتیانە کتێبێکی باشی لەسەر پارتیتیانە کتێبێکی باشی لە سەرکێتی نیشتمانیتیانە کامانە لە کاتێکە ئەو هێزانن کە یەکیشیان لە ناو کۆمەلگاکە تا دەستنیشانیەوە کە بەهاکان چی بن ئەوانی تیژ لە ئاستە سیاسەکەدا دەستنیشانیەوەکەن ئێمە لە ناو چ کۆمەلگایەکە بژین و چ جۆرە دەستگایەکمان بێت چ جۆرە یاسایەکمانە بێ لەبەرەوە من زۆر باوەڕم بەوەیە کە گەڕانەوە بۆ قسەکردن لەسەر کێشە کۆمەڵایەتیەکانی ناو کۆمەلگای بۆ کێشە کۆنکریتەکان هێزگار گرنگە. دکتۆر با چەند پرسیارێکی شعریشت لێ بکەم شعر لای دکتۆر مەریوان تا چەند بۆتە هۆی ناساندنی خودی خۆت بە خۆت یعنی خودناسی و دنیاش. وڵای لای من شعر پەیوەندی بە جۆرێک لە ڕزگارکردنی تاکە کەسیەوە هەیە. ینی من مەرج نییە هەموو شاعرێک وا بێ ینی من لە هەموو ئەو ساتانەدا کە هیچ شتێک فریام نەکەوتووە نا هاوڕێتی نا فکر نەخوێندنەوە نەنووسینی سیاسی یا کۆمەڵایەتی یا کۆمەڵناسی تەنها لەو کاتانەدا پەنام بۆ شعر بردووە و ئەوە ژێشێک لەوە کارانی کە من شعرم کەم نووسیوە بەڵام خۆشحاڵانە ژۆر ڕەنگەوە بێت کە من ئەوەندە پێویست بە خۆ ڕزگارکردن نەبوو بێ ینی شتێک لە گەشتبینیم تێدا بوو بێ ناچاری نەکرد بم شعر بنووسم. دکتۆر ئەکرێ کەواتە پێناسێکی کورتی شعرمان بۆ بکەی لە دیدی تۆوە؟ وڵا شعر زانی بە پلەی یەکەم لای من سەفەرێکە بە ناو مرۆڤ خۆیدا سەفەرێکە بە ناو خوددا و چوونە ناو ئەو بەشانەی کەسایەتی مرۆڤەوەیە کە بەبێ زمانی شعری بە تاریکی ئەمێنەوە و زمانی شعر وەکو تااقەت تیشکێک توانای کەشفکردنی ئەو تاریکە ناوەچانیان هەیە ینی لای من شعر ئامرازێک نییە بۆ تێگەیشتن لە دنیا و شعر و فەلسەفە دوو ئەرکی جیاوازیانەیە شعر و کۆمەڵناسی دوو ئەرکی جیاوازیانەیە شعر و زانستە کۆمەڵایەتیەکان ئەرکی جیاوازیانەیە لای من شعر بریتە لە هەوڵدان بۆ ڕووناگرتنەوەی دوو جۆر تاریکی یەکێکیان تاریکیەکانی ناو زمانە ینی تۆ ئەو زمانەی کە ڕۆژانە قسەی پێەکەیت بەرەقەتی هەموو شتەکانت نایەت و ناتوانێت بێ بە ئامرازێک بۆ دەوڵەمەندکردنی ڕوانین و دەوڵەمەندکردنی پەیوەندیت بە جیهانەوە و وەزیفەی دوو هەمی بریتە لە ڕووناکردنەوەی تاریکەکانی ناو مرۆڤ خۆی ینی لە ناو هەریشێکماندا کیشوەرێک تاریکی هەیە ئەوە نە سایکۆلۆژیان نەزانستی سایکۆلۆژیان نە کۆمەڵناسی نە سیاست نا زانستە ئینسانیەکان ناتوانێت و تاریشانە ڕوونا بکاتەوە بەڵام شعر توانێت بچێتە ناویانەوە و توانێت زمانێک بەو تاریشانەش بەخشێ بۆ بتوان قسە بکەن. کاتە دکتۆر جەناب دامەژە بە واکەی کە بەرهەمی شعریت کەم نووسیوە دەپرسم ئەوەی کە لە کتێبە هزریەکانی دکتۆرا جێگەی نەبووتەوە دەکرێت بڵێ لە ڕێی شعرەکانتەوە ئاماژەت پێکردوا خود دەرت بڕیەوە نەوەڵا زاری نیە لای من ئەو دوانە لە یەکتی دابڕاون ینی ئەوەی لە ئاستی هزری داویست بێتم وتبێتم لە کتێبەکان ماوتومە بەڵام ئەوەی کە بۆ ماسکردی ئێستاکە وەزیفەیەکی جیاوازیە شعر لەوەدا ئەرکێکی دری هەیە کە من خەریکی شعر لەو ئاستەدا پەنای بۆ دەبم. دکتۆر دوا پرسیارمەوەیە دکتۆر مەریوان هەوڵی داوە ڕۆمان بنووسێت بەلای دکتۆرەوە کامیان گرنگترن بابەتە هزریەکان ڕۆمان یاخود شعر؟ وڵای هەمویان گرنگن هەموو یان هەرێکیان وەزیفەیەکی جیاوازی هەیە هیچیان ئەلتەرناتیڤی ئەوی تریان دینی چیان ناچنە شوێنەوی تریان بەڵام من هیچ هەوڵێکی نووسینی ڕۆمانم نەداوە و مخۆم بە ڕۆمان نووس نازانم. زۆر سپاس دکتۆریان کاتمان گرتی سپاس بۆ کاتێک کە بەدەنگی ئەمریکات بەخشی.
منارەی حەدبا لە شاری مووسڵ باکووری عێراق هەر تەنها بەهایەکی مێژووی نییە بۆ شارەکە یا بۆ وڵاتەکە، بەڵکو لە ڕووی ئەندازیاریشەوە بەهایەکی زانستیانەی هەیە لەو ڕوانگەیەوەی وەک هەندێک لە سەرچاوە مێژوویەکان دەڵێن ئیبراهیم مووسڵی ئەندازیاری بیناسازی زیاتر لە 850 ساڵ لەمەوبەر ئەم منارە لارەی دروست کردووە کە ئێستاشی لەگەڵدا بێ جێی سەرنجی گەشتیارانە لە شارەکەدا. کاوە عومەر پەیامنەری دەنگی ئەمریکا لە راپۆرتەکەیدا ئاماژە بە تەقاندنەوەی ئەو پێگە مێژوویە دەکات لەلایەن ڕێکخراوە تێرۆریستیەکەی داعشەوە و دەژڵێ پرۆسەی دروستکردنەوەی منارەی حەدبا بەردەوامە. منارە حەدبا لە سەردەمی سەلجوقیان لە ساڵا 1972 زاینی بە دەستی والیە مووسڵێ نوڕەدین زەنگی هات بۆ ئاواکردن. منارە حەدبا لە جەم خەلکێ مووسڵێ بە هێمایەکی مێژووی دەهێتە ناسکردن. خەلکێ مووسڵێ شانازیە پێدبن. جامعا vê منارê Cami'a Nûriya mezin e ku Temmûza sala 2014 da serkêşê Daeş Ebu Bekirê Bexdadî ragihandina dewleta İslamî li vê camiyê kirbû. Di xizeyrana sala 2017 da Hedba hate teqandin ji layê çekdarên Daeş ve beriya azadkirina wî cihî bi çend roja. ڕۆژانە مەلێت نێری چەند هێزن ئەمنی نزیک بوون ئەم بەندە وێ ڕوژێ بوون کەنگی دێ ئاڵایە داعش لێڤە بیت داکو بزانین ئەم ئازاد بووینە ڕۆژێکی مەلێ نێری منارە هەر نەما بوو. Nebtinê hewlatiyên Mosulê daxbar bûyne bi teqandina Minara Hedba belkû her kesê carekê seredana Mosulê kirbîtin û ev minare ketbîte berçavên wî tu caran ji bîr naket. بگرە 25 ساڵ پێش ئێستا من دەهاتمە مووسێ مووسر کراوە بوو دەهاتم بەلۆریت ساوەرم باردەکرد خێم باردەکرد ئەلحەمدولیلا بکن ئەو منارەی حەدبادا دەهاتم شارەکی قەدیم ئەو دەمای. Dê heman sala Minara Hedba û Cami'a Nûriya mezin hatine teqandin rêxirawa UNESCO bi harîkariya dewleta İmarat zêdetirî 5 milyon dolarên Emerîkî wekû qonaxa êkê ji bo avakirina Minara Hedba û Cami'a Nûrî terxan kirin û kariyê berdewam e bi heman nexş û dîzaynê kevin da ku vî cihî wekû berê vegerînin. التحديات والصعوبات تمثلت في رفع الأنقاض، عزل القطع الأثرية، تقطيع الطابوق الأصلي. بربستن كاري، راكرنا باشمان شري، وجداكرنا بارچين شماري، وبرينا طابوق شوازي كevin، سبارت بالا مناري، ونخشن لسر روی دربه، قادرمين نافدا، مواسا آواكريا وكو بري. Minara Hedba bilindahiyawê digihîte 51 metran û boçî naflê hatiye Hedba ji ber ku bala vê minarê xwaratî têda diyar e. Her wesa Minara Hedba û Cami'a Nûriya mezin duwemîn camia li Mosulê li ser demê İslamê hatine avakirin ku piştî Cami'a Emewî têdin ku li ser demê Umerê Kurê Xettabî li sala 16 kûçî hat bo avakirin. Kawa Umer Dengê Emerîka Mosul. دەشێ بتوانرێ باڵندەکان لە هەر شوێنێکی جیهانەوە بێ و یا بە هەر ڕێگەیەکیش بێ بگوێزرێنەوە شوێنێکی تر. بەڵام پرسە هەرە گرنگەکە لەوەدایە چۆن دەتوانرێ ئەو باڵندانە لەگە ژینگەی نوێیاندا ڕابهێنرێن و زاوزێش بکەن. فەرحان هەورامانی پەیامنێری دەنگی ئەمریکا لە راپۆرتەکەیدا دەڵێ بڕوا جەمال لە شاری هەڵەبجە ئەو کارەی کردووە و خەریکیشە زیاتر برەوی پێدەدات. 24 جۆر پەلەوەری لە جۆرە دەگمەن و بیانیەکان هەیە ئەگەرچی لە وڵاتانی دەرەوە هێناونی بەڵام لەگەڵ ژینگەی هەڵەبجە و کوردستان گونجاون بڕوا لەگەڵ ئەوەی خولیای بۆ باڵندەکان هەیە دەیەوێت ژمارەیان لە کوردستان زیاتر بکات. ئەمە پۆڕی بەلجیکیە سێ چوار وڵاتی بڕیوە تا گەشتوتە دەستی ئەمەوە سپاس بۆخوا ئەم ساڵیش وە پاریشی ئینتاجمان لێگرتووە ئەمە دوو جۆریمانێناوە و سوورەکەیمانێناوە زەردەکەی ئەمە نێرەکەیەتی زۆر باڵندەیەکی لەسەر خۆی من و جوانە ماشەڵە ئەوانە فیزانی زەردن و فیزانی سوور و سپیەکەشیمان بۆ هاتووە. باڵندە دەگمەنەکان بە شێوەی قاچاق لە نێوان وڵاتەکاندا دەگوێژرێنەوە خزمەتکردن و زیادکردنیان وەک بڕوا دەڵێت قورسە
لە پێشەنگاکانی پەلەوەریشدا بەشداریان پێدەکەن و خەڵاتیان پێدەبنەوە. ئەمە مراوی مانداران هاتوونەتە ئازربایجان لە ئازربایجان و هێناومانەتە ئێران لە ئێرانی هێناومانەتە کوردستانی خۆمان جۆرەکەی هۆڵندیە 3 بۆ 4 جۆرە هێناومانە سنفی وایە گەورە نابێت بەڵام زۆر تایبەتە ڕەنگی زۆر تایبەتی تایە و ڕێژەی بەچکەکردنیشیان ینی ئینتاجکردنیشیان ساڵانە 8 بۆ 10 هێلکەکەن بۆیەوە نرخیان سیاریان خەیاڵی بەرزە و بەخێوکردنیشیان ئەستەمە لە بەخێوکردنی بەچکەکانیان. بەڕوا لەگەڵ ئەوەی کە خاوەن کێڵگەیەکی گەورەی پەروەردەکردنی نەمام و گوڵە دەڵێت دەمەوێت بەشی باڵندەکان فراوانتر بکەم و گەشتیاران بتوانن بێنە ناو کێڵگەکە و بیان بینن. ئێستاش سەرقاڵی دروستکردنی شوێنی باڵندەکانە. مەشتەل زۆر شت لە خۆگرێت مەشتەل واتە شتی تایبەت ئێمە 250 جۆر نەمامی تایبەت بەرهەمێنین و چەند جۆر پەلەوەرێکی تایبەت بەرهەمێنین هەم کردومانە بە شوێنێکی گەشت و کاڵی باوە بڵین گەلەریە مەشتەلە یعنی شوێنی پەلەوەرە شتێکی زۆر تایبەتە مەشتەل ئەمانە زۆر لە خۆگرێت مەشتەل ئەبێ لایەنی هوەری زۆر بەقوت بێت ینی هەر ئەوە نەبێت بڵێ دوکانێکی گوڵفرۆشی بێت زۆر کات ئەو کەسانی کە سەردانمانەکەن بەلایەنی گەشتیاری سەردانی هەڵەبجەکەن و هێن بۆ ئەم شوێنە. ئێستا لە هەرێمی کوردستان بەخێوکردنی باڵندە دەگمەن و جوانەکان وەک پیشەیەکی دیاری لێ هاتووە. نرخی باڵندە دەگمەنەکان بە جۆرێک گرانە هەموو کەسێک ناتوانێت بیان کڕێت. زۆرێک لە خەڵکیش بۆ جوانکردنی کێڵگەکانیان بە هەر نرخێک بێت دەستی دەخەن. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. ڤیستیڤاڵە هونەریەکان لە جیهاندا زۆرن بەڵام وەک ڕخنەگران دەڵێن ڤیستیڤاڵە سەرنجڕاکێشەکان کەمن. لە ماوەی ڕابردوودا لە شاخەکانی بسکیت لە کۆماری چیک لەو ڤێستیڤاڵە ساڵانەی کارە هونەریەکانی لە سەهۆڵ دروستکرابوون ژمارەیەکی بەرچاوی پەیکەری کەسایەتی ئەفسوناویەکان و پەیکەری گیانە ئیبلیسیەکان نیشان درابوون. Doje bi fermî cemidiyê bi kêmanî li Çiyayê bajarê posttevneyî ya li komara çekê. Di vê festîvala salanê de hunermendan ji blokên Qeşayê peykerên şeytanan çêkirine. Bi rûniştina li ser text yan jî bi taca bi qilocên kevne şopî karakterê şeytan bi hêsanî tê naskirin. Lê ji bo hevsengkirina cîhana bin erd hunermendan hin berhemên bihuştî jî afirandine. Tak letošní 25. ročník Pisporên çêkirina çîrokên klasîk wê jimareke karakterên çîrokan naz bikin. Ji bo hinekî hevsengkirina hawîrdûrê û cihdayîna demekî piştî Krismasê. Me di kûnê duemîn da dîmenek ji dayîbûnê ya Qeşayê afirand. Festîvala ku di 11 Rêbendanê de dest pê kiriye li bilindahiya 1000 metreyan tê darxistin. Ev festîvala bi nav û deng îsal di 25 saliya xwedê ye. Lêsî dibêje ku afirandin û danîna hemû peykeran ji aliyê heft hunermendan ve di heft rojan de hatiye temam kirin. Lê destnîşan dike ku amadekariyên ji bo pêşengehê di îlona sala borî de dest pê kirine. Ty kostky ledu se už od měsíce Ji îlûnê ve parçeyên Qeşayê di Sarincokan da hatîne hilberandin. Îsal zêdetirî 906 parçe hebûn. 3 kamyonan ew anîne vir. Parçe bi giştî 44 tûn giran bûn. Di vê her parçeyek ji her du aliyan bi zincîrekê were şikildayîn. Xêzkirina hûrgiliyên peykerê piştra tên çêkirin. Pêşengeha salane bi gelemperî 3 hefteyan berdevam dike. Heta ku Qeşa dest bi helandinê dike. Lê bi germbûna hewayê ev peykerên demkî xwedî jiyaneke kurtir dibin. Na těch pustevnách celkově je vidět. Hûn dikarin bibînin ku zivistan her sal germtir dibe. Hewayê xirab alîkariya menake û peyker diheliyên. Divê ez bibêjim ku zivistanên li vir neyên weke berê ne. Festîvala Hunerê ya Qeşayê ew ê heya 25 Sibatê vekrî bimîne. Çavereyê ku bi hizaran mîvanên ji çar aliyên çekê û derveyê welat serdana van karên bêhempa ku bi destên peykersazên xwedî ezmûn hatine afirandin bikin. Özlem Yasak, Dengê Amerîka. کۆچی بە کۆمەڵی باڵندە و پەلەوەڕەکان دیاردەیەکی ساڵانەیە و لەگەڵ گۆڕانی وەرزەکان و پلەی گەرمادا ئەم کۆچانە دەست پێ دەکەن.
لە ستانی نیو مەکسیکۆ پارکێکی نیشتیمانی هەیە بە ناوی بۆسکۆ دێل ئاپاچی کە بۆتە پەناگەیەک بۆ باڵندە و ئاژەڵە کێویەکانیش. بەڵام وەگیەکێک لە کارمەندەکانی ئەو پارکە باسی دەکا گۆڕانی کەشوهەوا کاریگەری هەیە بەسەر کۆچی باڵندەکانیشەوە. ئەف باڵندە و تەیرین مینا قازین بەفرین گرێنی ساند هێڵ و نێزیکی 400 جۆرên دیên çûçik û باڵندەyên kuvî li werzê zivistanê xwe li vê penageha binavê Bosco del Apache digirin li ser rûbarê Rio Grande wîlayeta New Mexico ya Amerîkî. Ew ji warên xwe yên qaşagirtî li Alaska û Bakurê Kanada koç dikin vê penagehê. Danîsra senê vê herêmê ye û 35 salan kar li vê penagehê kiriye. Li vî werzê salê ew tê ji bo temaşekirina balandeyên ku demekî şopa koçberiya xwe diguherin digel guherîna germiya erdê. Li şûna ku di demeke diyarkirî de werin balinde her derengtir tên. Ez bawer dikim germahiya cîhanî bandoreke mezin li ser vê yekê heye. Derengehiştina balandeyan festîvala salaneya vê penagehê jî mihekê paşxistiye. Ev 30 salin heza firîna balandeyan Kristîna radikêşe vê festîvalê. Tunikarî pêşbîniya danana balindiyan li cihekî taybet yan li demekî taybet bikî. Dema ku hişkatî hebe. Zanayên jingehê dibêjin birînbûna pileya germiya erdê asta ava rûbarê Rio Grande nizim kiriye û ew e sedema tengkirina deverên mana van balindeyan. Yek ji wan Dilo Rosoya ew dibêje bi zavên xelkê xwe cihî gelkê baştirin ji bo kêmkirina karîgeriya guhartina jîngehê. ئەگەر ئەم لە بەندە سەرکەفتنی بین کۆرێ ڕاست و درست بکین ئەم سەرنۆکەوی مەگەلک بەرنامەیە نەسەرکەفتی یەک حکومەتێ دیتن بەشداری و خەمخۆری و civokê tiştekî herî baş e. Komalaya dostên Bosco del Apache bala xelkê dikişînin vê penagehê bi rêka rêxistina festîvala salaneya şopandin û amadekirina zemîneya mana balandeyên û koç dikin. Ji bo raporta Gustavo Martins Gontres ev e dexîlê şemûya dengê Amerîka. تازایەڵەیەکی نوێی داهێنان هەر لە خۆشیە جەتان بێڵین.